Valet den 9 september, det blir ett väldigt viktigt val. Vi vet att det kommer bli ett jämnt val och det handlar om ett vägval. هەڵبژاردنی 9 سپتامبەر زۆر گرنگ و یەکلاکەرەوەیە. دەنگزەران لەو هەڵبژاردنەدا بڕیار لەسەر ئایندەی وڵاتی سوید دەدەن کە ئایا سوید بەردەوام بێت لە خۆشگوزەرانی و ئارامی و باشترکردنی کەرتەکانی تەندروستی و خوێندن و بازاڕی کار و سەرجەم کەرتەکانی دیکە یاخود کەمکردنەوەی باج بە بڕی 100 ملیار کرۆن کە پێشنیاری بەرەی ڕاستڕەوەکانە. پرسیاری گرنگی ئەم هەڵبژاردنە بەشداری و ڕۆڵی کاریگەری سۆشیال دیموکراتەکانە کە لەلایەن ستیڤان لۆڤین سەرۆکوەزیرانی سویدە و سەرۆکایەتی دەکرێت و دەڵێت ئێمە بڕیاری خۆمان داوە و هەموو هەوڵ و تواناکانمان دەخەینە گەڕ بۆ کەمکردنەوەی پارتی ڕەگەزپەرستەکان لە ئایندەی سوید. هیوادارین سوید و سویدیەکان لە دوای 9 سپتامبەر بە هەمان شانازی و سەربەرزیەوە درێژە بەم مۆدێلەی ئێستا بدەن. بزوتنەوەی سۆشیال دیموکرات بزوتنەوەیکی نێودەوڵەتیە و خاوەنی چەندین دەستە خوشکە کە هەماهەنگی و پشتیوانی بەردەواممان هەیە لا پێناو بەرجەستەکردنی دیموکراتی و هەروەها پاراستنی مافەکانی مرۆڤ لە هەموو جیهاندا. ئەوەی جێگەی باسە کورد بەشێکە لەو دەستە خوشکە و هاوکاریمان دەکات. När det gäller våran del så är det också viktigt att vi har samarbete med våra systerpartier, att vi orkar stå upp för kurders rättigheter, att vi hittar de här samarbetena.